سلااو ڕێز خوشکانی عەزیز و برایانی خۆشەویست، ئەوڕێ مرۆڤ خۆی پێڕاناگیرێتن کاتێک هەندێک ڕووداو دەبینێ. ئێستا دیتان ئەمڕۆ ساڵیادی یەکێک لە گەورە جەلادانی یەلی کورد و ئێران و ناوچەکە مرۆڤێکی خوێن ڕێژی وەکو قاسم سلێمانی یاد بەبێ چاوەڕوانە لە سلێمانی دەکرێتەوە، ئەو هەموو بەشان هەڵدانەشیدا دەدەن. یعنی تۆ لەو ڕووداوانە هەست پێ دەکەی ئەو سەرکردایەتیە مەسەلەی نیشتیمانی نەک ناقس بیست وەکو ساردەکانی ئەوروپا و ئەسکەندەنافیا و رووسایە کات لە خیانەتیش یعنی تێدەپەڕن، خیانەتیش حدودی خۆی هەیە. مەسەلەن بەدزی دەکرێتن، بەدزی دەکرێت کورەوانە بە ڕۆژ ڕووناک دێن گەورە جەلادێکی وەکو قاسم سلێمانی دنیایەک بە شان و باڵی هەڵدەدەن بەبێت لەبەر چاوی هەمومان لە بەردەم میدیاش هیچ چاوڕوو نییە. بۆیە بابێن هەندێک قسە لەسەر ئەو شتانە بکەین. چەندە درۆزن و دووڕوون. کاکە قاسم سلێمانی لەگەر ئێوە پەیوەندی هەیە، بەڵام لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ئێران یەکێک لەو کەسایەتیە هەرە جەلادە گەورەکانی ڕژێمی کۆماری مەرگ و خوێنە. چی ئیجابیاتی لە بۆ کورد هەبووە؟ بەس بەم بڵێ چی ئیجابیاتیا بووە؟ هەموو کوردانە ڕۆژهەڵاتی کورد لە باشوور شەهید بوونە، هەموو جەریمانێ لە ڕۆژهەڵات ڕووداوە قاسم سلێمانی عەلی ئەسەن مەجیدی کوردستانە. چۆن بەعسیەکان وەکو تارقا ڕەمە ئەوە سوڵتان هاشم و نزار خەزرەجی باشە قاسم سلێمانیش لەو تیپانە لە بۆ کوردی ڕۆژهەڵات بێ ڕەوشتینە، یعنیان دەشت هەیە کوردێکی ڕۆژهەڵات بێ مەدحو سەنای بەعز بکە، بەس ئەزبی بەعز بکە. مەدحو سەنای عەلی ئەسەن مەجید کە چی پێ دەڵێن؟ مەدحو سەنای سەدام بکە چی پێ دەڵێن؟ ئەرێ ئێوە ڕۆژێک مەدحی خومێنی دەکەن، ڕۆژێک مەدحی قاسم سلێمانی دەکەن، ڕۆژێک بە شانوباڵی ئێران هەڵدەدەن. شەرم لە خۆتان ناگەن؟ باشە خۆ کورد کێشەکەی هەر باشوور نییە، ئەدی ڕۆژهەڵات ئەدی باکوور پارتی لەولا دەچی بەست بە کەیف خۆیان بە شانوباڵی تورکیا هەڵدەدەن. بە نمونە لەولا بە شانوباڵی ئەو تورکیا ئەو ئێرانە هەڵدەدرێت. کاچی من قسە کەرامات ئەخلاق کەمە دەزانم نیتانە، چکو زۆر بەتان ئێستا دەینە سەر ئەو نوقتەیە، زۆر بەتان هەر وەکو حزب سەر بە ئێرانیان بە سەر تورکیا، وەکو ئەشخاصی ژەناوتان هەن پیاوی وانن، پیاوی وانن. هاوڕێیان ئەتۆ ئێوە سیرکەن، یعنی پارتی هەمومان منتەهین استراتیجی لەگە تورکیایە، یعنی بەبێ تورکیا ناتوانێت. ئەو دیتیشمان چەند جار کۆن چ پەکەکە چیەکێتی لەگەر پەکەکەی 97 ئەو پەکەکە 95 تەنجی بە پارتی هەرچنی ئەوەی پارتی ڕزگار کرد تورکیا بوو لە هەموو سەردەمێک. ئەوی پارتی ئینقاز کردیە بە تایبەتی لە دوای ڕاپەڕینەوە تورکیایە. کەچی لەسەر ئەوەش دەیان کەوادیر و بەرپرسی میت بڕۆن بپرسن بزان چەند بەرپرسی میت پاراستن بەخۆی دەزانیتن کە لە دەرەوەی پارتی تەنسیقی هەیە. لە ئێران هەرواشت ئەوجە باو نمونەیە بڵێ ئەو عەزیز وەیسیە کە دەیان گەری لای شەهید کردیە، سەرپەرشتی دەیان شەڕی کردیە، قبوڵی نەبوو تورکیا بتە وەزیری ناوخۆکە لە کابینەکەی دوو کابینەی پێشتر نەچیر هەوڵیدا لە شوێنی کەریم سنجاری بیگۆڕێتی نای کەریمی میت دەبی ببینێ ئەوە نابی بێ لەبەرێ باگراوندی سەر بە قەندیلە، قبوڵشی نەبوو. هەر بۆ زانیاریشتان لە نێو پەرلەمانی عێراق بەرپرسە باڵاکانی پارتی زۆربەی میت ئەو دایان دەنێت کە من لە ئایندەیەکی نزیک باسی دووسەیەکان دەکەم، بەس چاوەڕێ دەکەم بزانم فەعلەن ئەو نوێنەرەی میت هەیە کە ئێستا دەرچووە لە ناو پارتی دەبتە جێگیری سەرۆکی پەرلەمانیان نا. هاوڕێیان ئەڵێن لە نۆتیەکەوە ئێران ئۆکەی لە بۆ هەر وەزیرێکی ئەوقاف نەکردبی لە بۆیان نەبووە دای بنێن. بۆ زانیارت هەموو وەزیرەکانی ئەوقافی هەرێم حکوومەتی هەرێم ئێران ئۆکەی کردیە بەبێ موافقەی ئێران، بەبێ تەنسیقی لەگە ئێران قبوڵی نەبووە.
يعني وەزارەتی ناوخۆ لە بۆ تورکیایە وەزارەتی ئەوقاف لە بۆ ئێرانە بڕیار دەرن تەواو کولفی کولن ئەوە جگەلەوەی هاوڕێیان چەندین کەس وەکو عیماد ئەحمەد تاالبانیش دەرەقەتی نهاتیە ئێطلاعات لەسەر ئێرانی تاالبانیشی فەرز کردیە ئێستاوە پاڤلە فەندی هینایەوە کردیە مەکتەب سیاسی بەچێک یعنی عیماد بەچە بوویتە مەکتەب سیاسی بەس بەم برێ عیماد و عەدنانی حەمەمینە هەردووچیان سەر بە ئێرانن هەر بۆ زانیاریتە هەردووچیان سەر بە ئێرانن هەردووچیان کراینە مەکتەب سیاسی بە چ شتێک لە کۆنگرە دەرچوون هەم پاڤێ لە شێت یعنی بەچە دیمە بەچ دەرچوونە بوونە ئەوە عیماد وادەینەوە پێش نۆ لەبەر ئەوەی نوێنەری ئێرانە ئەوە ئێرانەوەکەی وەختی خۆشی کە جێگری سەرۆک وەزیران دەبوو هەموو بە بڕیاری ئێران دەبوو یعنی هاوڕیان ئێران جگەلەوە یەکێتی کە تەنسیقی هەیە ئەو دەیانی وەکو عیماد و عەدنانی حەمەمینە و ئەوانەشی هەیە هەر بۆیە بویدنە پاڤێل دەزانی عەدنانی حەمەمینە لەگە خۆی دەبات دەبەوە ساڵیا دەکات لەبەرەوەی عەدنان سەر بە ئێرانە مەتعو سەنایەوە دەکاتن قاسم سلێم بێ شەرەفی نە باشەیەک بێت مەتعو سەنای وەختی خۆی نۆتدوو بوو شەڕی ئەو برادرانەی قەندیل و ئەوە بوو حکوومەتی هەرێم بوو ئەوان بە پێشەشی تورشی کەت بوون لەبەر چایمە کادیرەکانیان ئەنگۆڵە دەرێن پەنسیقی لەگە بەعسێ وتبە ئەنگۆ دەرێن هەیتی بەس کاکە ئەمە دەبابەی دەبینیەوە پێش سوپای تورکیادادە لەگەر ئەنگۆ هجووم دەکاتن هیچە دەنگۆ لەگەرەوە بەعس پەنسیقیان هەیە خۆ عەیە یەکەچی دەبن تەنسیقی لەگەر بەعس هەبوو بیتن تا پێی کرا ئەو پارتیە خەڵکی کردە قاسم سلێمانی ئەو ڕۆدرێ خەسارەتەشی زۆر گەورە بوو مەکتەب سیاسی پارتی شەهید بوونی قاسم سلێمانی کورە مردینان دە قسە بە ئێمە برێن قاسم سەربەز ئیطلاعات و قاسم سلێمانی و ئەوە نا ئەو وەختی خۆشی متەڵەق و ئەوە تارق هاشم تارق هەیە گۆڕانیان دیای بەخۆیان قوتابیان کردنە بۆ تورکیا یعنی هاوڕێیان ئەوەی پارتی یەکێتی دەیکەن هیچ مراعاتکردنێکی کوردی ڕۆژهەڵات نییە بە سەدانیان شەهید کرد ئەوانە شەهیدیان دەکەن چێە قاسم سلێمانیە ئەو سەرپەرشتی تۆڕی کوردستان و ئەوانەی دەکرد ئەو هەموو کچ و کوڕە شەهید بوون ئەو هەموو کادیرە ئەو هەموو گوندە تەخت بووە ئەو هەموو جارە چیمیاییان لێدرایە گوندیان سوستە خەڵک ئەدام دەکرێ ڕەمزی ئەو سیستەمەی ئەو هەموو زوڵمەیان لێ دەکرێت لە کوردی ڕۆژهەڵات بێ شەرەفینە ئەوە قاسم سلێمانیە تو دەی هەڤاڵ ئەبووبەکری ملپان قبوڵمان بووە بە مەتعو سەنای جەلال تاالبانی کۆسرەت و مەسرور بارزانی و ئەوانە بکەی پەڕیۆلۆسە ئەوەش کتە ڕۆژی جیهانی ئاشتی هەڤاڵ ئەبووبەکر ئەتولۆ لا ناسی بەس بۆرە بە من بڵێ لە سەرۆکاتی لە پارێزگاری سلێمانی هاوڕێیان ئێران مەلەفەچی ئەوەن دەیایتە یەکێتی سە هەڤاڵ سلێم ئەوەی ئەمن ئەوە قسەی کادیری دەستگای زانیاریە بڕوان پێ بکەن مەلەفی دایتێ ئیتر بۆیە قوبات لای نادا خۆ دوو ساڵە مەمە ئەوی تێپەڕێ لای نادا بۆیە کاکم دێتن مەتعو سەنای جەلادێکی گەورەی کوردەکە کورە بابە خۆزیە دوو کوردی ڕۆژهەڵات بێن کادیرێکی پەکە مەتعو سەنای بەعس بکەن بزانە چی لێ دەکەن باش ئەنگۆ تێدەگەن هەر ئەنگۆ مەشاعیرتان هەیە هەر ئەنگۆ یعنی لە بۆتان هەیە تۆمەتی خیانەت ئەوە بکەن یعنی بەڕاستی ئینسان زۆر بێزار دەبی لەو حاڵەتەی هیچ شەرمیان نییە هیچ ئەخلاقیانیان دێن چی جەلادی گەورەی کووردە مەتعو سەنای خومێنی دەکەن کە ڕۆژ کە بڕیاری قەتل و عامی خەڵکی کوردستانی کرد ئەو جەلال تاالبانیە مەتعو سەنای دەکە ئەو یەکێتی نیشتیمانیان کتابێکی دەرکرد لەسەر خومێنی خۆ چاپخانەکەی هەیە کە ئەوەیە لەسەر ئیمام خومێنی دەکرد کورکاچی من پاکەکەش عیلاقەی هەیە دیموکراتی شەیتی لەگە ئێران و تورکیا بەس کەی وەک چینگۆ بێشەرەف بوونە کەی وەک چینگۆ بێشەرەف بوونە کەی هێموو هێزی هەر سێ بەشەکەی کە بەقەت یەک هەفتەی ئێوە خیانەتیان لەگەر ئەو باشوور کردیە کەتی زمانتان قسەتان ڕاخنەتان لەسەر هەموو خەڵک لە هەموو کەس زمان درێژترە ئەوە قاسمیە ئەو میتەوە ئێرانیە و بەعسیە و ئەوەیە ئەوەی ئەنگۆ لە بۆ ئێران و تورکیا دەکەن ئەگە دیموکرات و هەڤاڵانی قەندیل بکەن چیان لەگە دەکەن
چێ دەوێری بچی یا دەچی واسە عەلی حەسەن مەجیدی بکاتەوە لە باکوور چی پێ دەڵێن چی پێ دەڵێن ئەگە یەکێک بچیتن لە بۆکان یادی نزار خەزرەجی بکاتەوە یادی سەدام حوسێن بکاتەوە یا قاسم سلێمانی سەرپەرشتی 150 خاچی کوردستانی کردوەری گرتەوە مەکتەب سیاسی پارتی کورە 2-3 ساڵ بوو بە هەمومانیان دەگۆدانە سەر بە قاسم سلێمانین مردینەوەندە پێما برێن تڵاعادین ئەسن چه خەسارەتەکی گەورەیە پارتی قاسم سلێمانی و مەسعود وارزانی کەرامەتی شکاندی لە کورسەکەی لای دایە توی کردە ئەو تەیرە مەعقولەی بەس دەوێری برێ سەرۆک ناوێری برێ سەرۆک چێندەری سەرۆک چێندەری لە هەرێمی کردی 150 چێوە کردی دوای هەوڕێن بڕوا بکە پارتی وێچێتی ئێران و تورکیا لەو دوو حزبە بێناموسیان زیاتر بەدەست ناکەوی دەزانی ئەوان چێشەی کوردیان دۆڕاند یعنی ئێستا برادەرێک تەحلیلی کرد قسەک منطقیە یعنی وتی مەعقولە هەمەی حاجی مەحموودی یەکێک لە ڕەمزەکانی ڕفراندۆم بوو کە هەمومان دەزانین سەر بە ئێرانە بە بێ ئێران ناوێری هیچ شتێک بکە ڕەمزە چی بوو کاکە لۆ ئێران وێ کرد ئەبەو نەوەینەوە چێشەی کوردووە ڕسوانە دەبوو ئەو گورزە گەورەی بەبەر نەدەکەت هەمە نوێنەری ئێران بوو لە ناو ڕفراندۆم ئێلە لە هاتەوە سەداپە و خاچ کوردستانیان هەموو گرتەوە لە قاسم سلێمانی پێی ناخۆش بوو ئەم هۆڵەجیدا دێ دوو فینگە لەسەر گۆڕی تاالتال بێگومان زەلال تاالبانی سەرۆک کۆمار بوو دەبایە بێتەوە بە دزی قاسم سلێمانی ببینیتن و ئەوامری لە قاسم سلێمانی وەربگریت کورێ و بەرپرسانەیمە ئەوەندە بێ شخصیەتن ئەوەندە بێ شخصیەتن باشە بە جددیمە ینی بە هەموو کەم و کورتێکمان ڕەخنەمان هەبی لە دیموکرات کەی دیموکرات وای کردێ کەی کۆمەڵی ئێران بە هەموو بەشەکانیان لە قیمەی پێداویستیان ڕۆژێک لە ڕۆژان وایان کردی باشەوانیش حزب نین باشەوانیش کورەوانێمە لە چیا بوون هەروە خوێڕی بوون هە لە چیا بوون وا بوون بە بێش سوپای داگیر کردەکەتن مەدعو سەنای ئەوەیان کرد قاسمەوە دوو دێری هەیە خۆ حەیان بردیە ئەو مەلام بەختیارە زمان درێژە هەر ئەو ساڵە بە چاوی ئەوەی داداوە دوو دێری هەیە کە گوتی سەدام حوسێن چیمیایی بەکارنێنایە چەند جار بە چاوتان داداینەوە برادرانی قەندیل یعنی کەم پەچیان لە بندەستی بەعس هەبوو دوو جملەیان مەدعو سەنای ئەوەی نەکرد کەچیان گو هەموو ڕۆژێ مەدعو سەنای تورکیا ئێران و ئەو هێزانەی کەت زد ئەوە دەکەن کاچی من بێ ئەخلاقیش سنووری خۆی هەیە خیانەتش سنووری خۆی هەیە بەهەرحاڵە ئەو هەڤاڵ ئەبوو بەکرا ئەو ڕۆکە دەرێ سەروەرمان با بە ڕۆژی مردنیوی کورە با بە ڕۆژی یەکێک لە جەلادە فاشستەکانی گەورەی دنیاە قاسم سلێمانی ماڵ و هەموو شەرقل ئەوسەد ئەو شەڕ و شۆڕانەی ڕووی دەدا ئەو هەموو خەڵکەی لە یەمەن لە سووریا لە فەڵەستین لە کوردستان و عێراق ڕووی دەدا قاسم سلێمانی مجریمێکی گەورەیە و شەڕانەیە یەکێک لە کەسە دیارەکانە کە دەستی هەبووە لە خوێن ڕشتنی 100,000 ئینسان خۆ مەرزنیە لە بەدەستی خۆی بەو تەختیتانەی دای نایە بەو هەموو شەڕ و شۆڕەی لە ئێمەنەوە بگرە بزانە چیان لە ئێمەن کرد بزان چیان لە سووریا کرد بزان چیان لەو عێراقی کرد یعنی هەندێک شت هەیە ئینسانیەت هیچ شەرم نمایە بەرپرسی کورد پارتیوێکێتی بێشەرەفانە دێنە سەر ئەو تەلەڤیزیۆنانە بەکەی بخۆیان بە شان و باڵی جەلادەکانی گەلی کوردە دادەدەن شەرم نمانە کو دەرێ ئافرەتەک هەندە ئافرەت هەن بێڕەوشتن دەرێ شەرم تکا هەیە یەک جارە دەچێ ئیوانە نما بەتار بوو بێشەرەفی نان ئینسان بێزار دەبیتن کە دەبینیتن هەر یەکەرەسەوە مەدعو سەنای قاسم سلێمانی و ئێران و خومێنی و تورکیا و کەمال ئەتاتورک و ئەوانە دەکاتن باشان گۆس پێ ناکەن ئەنگۆ هەستی 15-20-30 ملیۆن کەسی بریندار دەکەن دوای ئەوە بەدەلەوە داگیرکردن ئێران و تورکیا دوو دەوڵەتی زلهێزی خوێنڕێژ و فاشستی مەنتیقەکەشن کە دەستیان هەیە لە هەموو ئەو جەریمانە ئەو زە لەسەر هەموویەش هەمووشیان وەرە لەو حکوومەتی هەرێمەی ئەوامر لە ئیطلاعات و ئێرانە وەرگرن خۆم دەزانم ناعەقی نییە پارتی ئەگەر لە بە تورکیانە بیت چییە بڕواکە بەهۆی ها دەڕوا پارتی
تاو هێزە چییە ینی چ پێگەی جەماوەری مایە لە دەڤەری بارزان لە گوندی بلێ و بار دۆرە و مێرگە سۆری بڕوا بکە 100 کەسی بە درەوە لەگەر نەمایە ئەگە بزانن دەڕوخێ بەس خەڵکە دەترسێ ئەو یەکێتی لەو کۆیە لە کۆیە کە مەزدەڕی جەلال تاڵەبانی بوو بە هەموو حیزبەکان بەقەت گۆڕانی 2009 دەنجیان نەیناو بۆ زانیاریتان کە دەڵێم گۆڕانەوە تا خەڵکە ناڕازی ئەوەندە نەوشیروانە ئیشی کرد بەس لەو کەرامەت شکاندنی تاڵەبانی لە کۆیە بە تاقی تەنێ گۆڕان ئەوە قسەی بەرپرسێکی باڵایەکی دیوتی بە هەر هەموو حزبەکان لە کۆیە لە 2009 بەقەت گۆڕانیان نینە مە مەسلێرە گۆڕان نییە مە بەزەوێت دەنجی ناڕەزایەتی لە پایتەختی تاڵەبانی و فواد مەعسووم و نازام چێ و چێ فەشەلی هینایە ینی خەڵکی کۆیە لە 2009 بە تاالبانیان گۆمەتومان ناوێ لە هەموو شوێنە کاکە ئەوانەی کوڕی ئەو منتیقە بن دەبنە قائید خەڵکەکە پشتی بەرنادا کەچی کۆیە ئابڕووی تاالبانی برد هەل لەسەر ئەو شتانەی کاکە بلێ بە 5 پاسەوانی هەر تایبەتی بارزانی لە 2009 دەنجی دایتە تا ئەوەی گۆڕان 1400 و ئەوەندە لە لیوای دووە چەندە ئەوەی من سوور بارزانانی دەنجیاندا بۆ گۆڕان بدە ئەوەی لە انتخاباتی 2017 بوو ئابزانم دەنجیاندا بوو بە دژی پارتی ئەم نازام گۆڕان بیانە بەس ئەوە دڵنیام لەوە ئازم 1425 کەس هەر نییە ئەوان دەشارنەوە بۆ زانانی ئەوە مەزانیاریانە ئەوە دەزانین دەشارنەوە ئەوانە لا ناکرد بێ وەڵی لە لیوای دوو ئەو هەموو دەنگەدرا لە لیوای تایبەتی لەشکری تایبەتە چیە نازم کەس لە گەریان نما بەس ئەوی لە ئەوی ئەوانەی ڕاگرتی ئێران و تورکیا لە بەرەوەی دوو هێزن بەوانە کەس بەقەدر ئەوانە خزمەتی ئێران و تورکیا و داگیرکەرانیان نەکردیەوە کەسیش بەقەدەوان کێشەی کوردی لەو ناوەندە زیانیان ڕسوان نەکردیە بەس پێم برێت چ پۆزتیڤێکیان لە کێشەی کوردە ئەوروپا هێشتەوە چ دۆستەکیان هێشتەوە هەموو ڕۆژێک لە میدیاکان ڕسوا و سووک و ڕسوای کێشەی کوردیان کردیە دزی هەر بە ڕۆژی ڕووناک دەکرێتن ئێستا هیچ شەرم نمایە ئەوە دیتە 18 ملیۆن دۆلار لە مەسروری ئەو کەمپینە عالەمیە لەسەر دروست بوو ئەو هەموو میدیایە کاکەم سبێنی ئاسە تەلەڤیزیۆنی وتی باس چاکسازی دەکەی ئافەریم زەنام ئافەریم مەسرور بارزانی هاوڕێیان بەرحاڵ ئەوەی ئەو ڕۆ لە سلێمانی نووسرا ڕۆژێکی ڕەشە بە نیچەوانی لە هەڤاڵ ئەبوو بەکریەوە بۆ یەکێتی نیشتیمانی لە بۆ پارتی دیموکراتی کوردستان هەمەی حاجی مەحموودیش پیاویان دێنیە پیاو دوو قسەی لەسەر بکاتن کاتێکی خۆش